سەبارەت بە ڕێکەوتنی نێوان شاندی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ شاندی حکوومەتی فیدراالی تایبەت بە بەرگەکانی بودجە کە تایبەتن بە هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر محەممەد زراری بەڕێوەبەری گشتی دیوانی چاودێری دارایی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت. دکتۆر محەممەد بەخێر بێت. هەندێک لایەن دەیانگوت شاندی حکوومەت هەرێمی کوردستان کە دەچێتە بەغدا سەبارەت بە داهات و خەرجی داتای هەڵە بە حکوومەتی عراقی دەدەن واتە داتایەکان دروست نی ئەمانە ڕاستن. وڵا خۆی پرۆسەی حسابی با بڵین پرۆسەی دارایی پرۆسەی زۆر وردەبە ناکرێت ینی کارکەس لە خۆیەوە تەفسیری لۆ بکە. ئەوە ئیشی ئەو کەسانەیەکەوە مختصن بەو بابەتە ئەوان باشە دەزان کە ئایا ئەو داتانێک کە دراوە بە حکوومەتی عراقی داتایی دروستن یان نادروستن. بێگومان ئەو کۆبوونەوەی دوێنێ شەو کە کاتژمەریەک و نیوی بەرەبەیان کە واژووکرایە ئەو دەسەلمێنێکەوە دیارەکە واژووکرا بەغداش قەناعەتی بەوە هەیەکەوە ئەو داتانەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کردیە دیارە داتای دروستن ئەگەر نە ئەویش واژوو لەسەر نەدەکرێت. هەماهەنگیتان چۆنە لەگەڵ چاودێری دارایی عراقا؟ بێگومانەوە هەماهەنگیمان زۆر باشە وەکو دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری با بڵێن حکوومەتی اتحادی ئەمە نەک لە ئەو ساڵی پێشووتریش و ساڵانی پێشووتریش ئەمە هەماهەنگیمان هەبووە لە زۆربەی لیژنەکان کەەوە داوایان کردیا وردبینی بکرێت لە ئیش و کارەکان وردبینی بکرێت لە داهات وردبینی بکرێت لە خەرجی کاتێک کە ویستیان مەسەلەن بڕێک پارەمان لۆ بنێرن لیژنیان نردیە و ئیدی هەماهەنگ بووینە و بە هیچ با بڵێن مەلاحەزەکی یان تێبینێکی ئەو تویان نەبووە لەسەر ئیش و کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆی پرۆسە حسابی بێگومان بێ هەڵە نابی بەڵام بە کۆی گشتی ئەوان ڕازی بوون لە بە شێوێژی گشتی پێی ڕازی بوونە بەو کردارە حسابی. داوای داهات و ینی پاکداوکردنی داهات و خەرجەکانی هەرێمی کوردستانیان کردو ئەوان خۆی بەڵێ ئەوە ئێمە دەتوانین بڕێن سێ لیژنەمان پێکەینایە لە ئەو بابەتە بە هەمانجی لەگەر بەغدا لیژنەچیان لە 2004 هەتا 2022 ئەو حساباتانە هەمووی پاکتاو بکرێت بەڵام ئەمە لە قۆناغی یەکەم لەو لیژنەیە لە 2004 تا 2022 وا خەریکین ینی دەست بەکار نەبووینە بەڵام لیژنەکە ئامادەیە لەوەی ئیش و کارەکانی خۆی بکە هەر کاتێک ئامادەکاری خۆمان کردو و لیژنەکانیشمان پێکهێناوە. سەبارەت بە هی 2023 میزان مراجعەی مانجی یەک تا مانجی 5 ئامادەکرایە و ناردرایە و تەسلیم بە بەغداش کرایە بەڵام ئەمە چاوەڕێی وەڵامەکەینە طبعاً میزان مراجعەی تەشغیلی و میزان مراجعەی ئیستیسماریش هەردووچیان پێدرایە بەڵام تا ئێستا هیچ وەڵامیشان نەبووە کە ئایا ئەوان رازین لەسەر ئەو میزان مراجعەیە پێرازین یان یاخودنا بەڵام وەڵامیان نەبووە ئیدی ئەوە دەیەوێت پرۆسەی حسابی دەیەوێت ئەوانش دەبی وردبینی بکەنەوە کە ئایا تەواوە یان تەواو نین بەڵا حەزات خۆیان لەسەر بدەن. بڵێ سەبارەت بە لەسەر چ بنەمای کوردبینی دەکەن بنەمای چۆن ینی مەبەستت ناوان هیچ شتێکیان لە بەردەست تاوەکو مطابقی یەکتری بکەن ئایا دروستیان دروست بەڵێ ئەکید لە بەردەستیانە مەسەن ئەوان دەزان مەسەن داهاتەکان چۆنا و خەرجەکان چۆنە خۆی زۆر ڕوون و ئاشکرا خۆی خەرجی ئەمە دوو زۆر خەرجیمانەیە تەشغیلی و ئیستیسماری تەشغیلێکە موچێ ئەوە دیارە گوژمەکەی دیارە مانگانە چەند بووە و ئەوە ئیستیسمارێکەش دیارەکەەوە ئەمە چەندمان خەرج کردێ بۆ پرۆژە ئیستیسماریەکە و لە بەرامبەردا چەند داهاتمان هەبووە داهاتەکانیشمان دوو زۆرە داهاتی نەوتی و زاهاتی نانەوتیەکان. زۆر باشە. سەبارەت بە پرۆژە یاسای بودجە باشە لە باسی 2023 بکەین ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هەرێمی کوردستان لەوانەیە لە یەکی هەشتەوە بێت. بەڵێ ئەم هەشت مانگە چۆنە بێت؟ خۆی کاکۆڤان تا ئێستا یار نییە سەراحەتەن یعنی هیچ شتێکی ڕسمینێ کە ئایا ئەو پرۆژە یاسای بودجە ینی بە فەرمی باس نەکرایە لە یەکەوە ئایا لە 25 سێوە یان لە 26ەوە تا ئێستا بە فەرمی هیچ شتێکی وا ئەو میزان مراجعەت چۆنە بێت بە شێوەیەک ئەوە ناڵێن ئێستا ئەمە بەنسبەت خۆمان حکوومەتی هەرێم هی 5 مانجی ڕەوان کردیە میزان مراجعە چ داهاتی هەبووە چ خەرجی هەبووە بەڵام ئەوەی جەنابەت باز دەکەی ئایا خۆی پرۆژە یاسای بودجە مەفرۆزە بە ئەسەری ڕەجعی بی لە یەکەوە دەبی تەطبیق بکرێت پرۆژە یاسایەکە ساڵی 2023 24 25 کە دەڕێی 2023 تو ناکرێت 6 مانگ وەربگری 6 مانگ وەرم نەگری بەڵام دەشکرێت بە ئیتیفاقی سیاسی یان بە ئیتیفاق لا بینی هەردوو لا
کە لۆەوەی بە زووترین کات بگەنەیەک لەسەر با بڵێن بەروارێک پێک بن ڕێکەوتەک پێک بن کە لەو ڕێکەوتەوە حساب بکەن لەبەرەوەی تۆزێک عملیەکە ئالۆزە لە پێشتر مەزەن حکوومەت یاریمی کوردستان نەوتی بەسەن فرۆشتێ نەوتی حتمما هەرزاندە فرۆشتێ لەوەی کە لە بەغدا هەیە تێچووی زیاتر بووە زۆرەك خەرجی هەوەلەوان حکوومەتی عراقی نیتی زۆرەك داهات لێرە هەیە حکوومەتی عراقی نیتی ئەو بۆ شێوەیە کولفەی با بڵێن نەفت زیاترە ئەوە لێرانە دەکرێ ینی حکوومەت یاریمی بەغداش تۆزەکان ئەو بابەتە لەوانەیە بەڕێی من تۆزێک تاخیر ببی ئایا چۆن بڕیاری لەسەر دەدەم بەڵام ئەوەی کە گرینگە داهاتووە ئەو جیاوازی لە خەرجیەکان چێشە دروست ناکات جیاوازی خەرجەکان ناڵێم دیار نییە تا ئێستا هیچ شتێکی فەرمینیە لەوەی ئایا چێشە دروست دەکەیان چێشە دروست ناکە بەپێی ئەو لێکدانەوەی کە ئێمە هەمانەلووی دەبێ حکوومەتی عراقی تاویزی ئەو فترەیە بکاتەوە بەپێی ئەو لێکدانەوەی لەوانەیە حکوومەتی عراقی لێکدانەوەی تری هەبیرۆ بابەتەکە تا ئێستا هیچ شتێک دیار نییە بەڕاستمی دیار نییە کە ئایا ئەمە دێنەوە سەر ئەو بابەتیان نە بەڵام ئەوەی کە گرنگمادەن ئەوان بێن چاودێری بکەن بەڵێ بە تاکید خۆی چاودێری ئەمە ئەسڵەن لە قانونی موازنە لە زۆربەی فەقەرەکان دەرێ بە هەماهەنگی لیژنەی دیوانی چاودێری دارایی بەغدا بە هەماهەنگی لەگەر دیوانی چاودێری دارایی هەرێم لە زۆربەی فەقەرەکان بەسلەوەی دەکا کە هەموو ئیشەکان بە چاودێری ئەو دوو جیهەتەیە ئەو دوو جیهەتە ڕسمیە بەڵێ ئەمە ئامادەی کە زانیاریتان هەبێ بۆ نمونە هەردوو لا لەسەر بەروارە کراکەکەون بۆی ئەو بۆ نمونە میزان ڕەجەیەکە کە ئەو هەشت مانگەی ڕابردوو چۆنە بێ لە یەکی هەشت مانگ نییە حەفت مانگە یعنی هەشت مانگەکە ڕۆیشت هەشت مانگ نییە حەوتە ینی ئەگەر لە یەکی هەشت دەست پێ بکرێت دەکە حەفت مانگ مانگی یەک تا مانگی حەوت باوەڕ بکە کە کۆبان هیچ شتێکی ڕەسمی نییە تا ئێستاش ینی احتیمالە لە کۆبوونەوەی موچەکەی حەوتە احتیمالە لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەم یان دووشەم لەگەر وەزارەتی دارایی بەغدا و شتانە احتیمالە هەموو یەک لای بکرێتەوە و هیچ شتێکیش بە فەرمی نازانم لەو کۆبوونەوەی کە دوێنە شەو کرایە شتەکان بە فەرمی ینی هەندێک خاڵ باس کرایە بەڵام وردەکاری یەکجار زۆرە بەڵام خاڵە بابلین زەوهریەکان کە باس کرایە لە ناو کۆبوونەوەکە ئەوەی کە جێ دڵخۆشیە کەوا واژوو لەسەر مسوەدەکە کرایە و هەردوو لا پێی ڕازینە هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی ئیتیحادیش لێرە هەندێک شت هەیە ینی مەسەن پێشتر ئەوان لەسەر چ ڕێک نەکەتن لە جەولەی پێشتر لەسەرەوە بکەوە آخر فقرە لەسەرەوەی ئەوان دەیانگۆ دەبی هەموو داهاتی نێوخۆیی و داهاتی خاڵە سنووریەکان هەموو بگەڕێتەوە بەغدا نانەوتیەکان بابڕێ بگەڕێتەوە خۆی ئەوەش خۆی پێچەوانەی قانونی ئیدارەی مالی ساڵی 2019 لە فقرەی 29 باز دەکا هەر زۆر وازەحەکەوە نیوەی داهاتی خاڵە سنووریەکان لۆ ئەو شوێنەیەکەوە با بڵێن خاڵە سنووریەکەی لێیە ئەو محافظەیەیان ئەو هەرێمەیە ئێستا شوارێک کەوتون ئێستا ڕێکردنەکە تۆزێک سەیرە هەمان قانون تەطبیق دەکرێت بەڵام بەغدا زۆرێک نازانم لە فێکەکی دی بەکارهێنایە نازانم نەوەعاکمما دەڵێ ئەتوو هەموو داهاتەکەی بدە من ئەوجا من نیوە دەدەما بۆ هیچ فەرق ناکە ینی ئەتوو نیوەی چ ئەتوو نیوەی بدەیە مەسەر لۆ نمونە داهاتەکە $100 ئەتوو 50 لۆ تۆ 50 لۆ ئەوە ئەتوو $50 بدێ فەرقی چێ لەگەرەوەی $100 بدەیە دوای ئەو $50 بداتەوە ینی هیچ فەرقەی وای نییە بەڵام ئەو حەزی لێیە ئامانجەکە دروستکردنی عەرقەڵەیە نازانم ئەم نارێم عەرقەڵەیە نازانم دیارەوە مرتاحترن خۆی ئەوان دوو حساب دەکەنەوە ئێستا دیارە حسابك لۆ داهاتە نەوتیەکان و حسابش لۆ داهاتە نانەوتیەکان هەردوو با بڵێن گوژمەکە ئەوەی ناوتیەکان دەستا حسابی نەوتی ئەوەی ترش دەستا حسابی نانەوتیەکان ئەلەوەی ئەوان احتیمالە لە ئەویان بزیاتر سەیتەڕە بکەن لەسەر ئەوەی کە بزەبت داهات چەندە و چەند نییە و بزەبت ئەوەی کە حکوومەتی هەرێم دەینێری تەواوەیان تەواو نییە یعنی خۆ هیچ فەرق ناکە ئەگەر بستە و حسابی چاوی حکوومەتی هەرێمی کوردستان دەینێریکەوە حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی چەندە و لە ئۆشنیوەکەی بۆ هەرێمی هەر ئەوەیە گەنا هیچ فەرق نییە زۆر باش بڵێ سپاس بۆ دکتۆر محەممەد زەراری بەڕێوەبەری گشتیوانی چاودێری دارایی کە لەگەڵ مام سپاس بۆ زۆر سپاس.